تۆزێک باسی ژیانی تایبەتی خۆتمان بۆ بکەیە کە ڕەنگ بێ زۆربەی خەڵک ئێستا لە ڕێگەی کارەکانتەوە ئێوە بناسن دوور لە ژیانی تایبەتیت دەمێت تۆزی باسی منداڵیتمان بۆ بکەی خەڵکی کوێی چۆن بووی بەم دەشتی دزەیی ئێستا کە خەڵک و کورد شانازی پێوە بکات. ئەمە بخۆم ئەسلم خەڵکی گوندی ئاڵام ئاڵڵا بەس لە گوند نەژیانمە هیچ بەڵێ کە بابم مۆزە بوو یعنی متصڕف بوو بەڵێ لە زۆرتر لە بەغدا و لە سلێمانی و لە حەڵەبجە و لە قەڵاتزێ و چوارتا و لەو جیانە بووین بەڵێ ئەم پام بوو لەوێ زۆربەی کات لەو جیانە ژیان لە هەولێر نە لە ئیبتیدایی سەرەتایی نە لە متەوەسطە نە لە کولیە لە هەولێر نەبخوێندێ ئەی لەکە خوێنتانە بەس لە بەغدا و لە سلێمانی و لەو جیانە بەڵێ بەڵێ بەس کە بوومە دکتۆری اختصاسی ئەو جە هاتمە هەولێر بەڵێ ساڵی 1970 هاتمە هەولێر کە دکتۆری قسایی بەس دکتۆری قساییە وحید ئەو وەختە وەکویستان نەبوو دکتۆری قسایی کەم بوو بەس ئەمن دکتۆری سپێشیالیستی قسایی بووم لە باتنیە لە مەوزوعی خۆم لەگە هەندێک دکتۆری کە برادر ئەوان هاتنە هەولێر هێواش هێواش وەزعی سەحی لە هەولێر باش بوو وەمان لێ هات گەیشتە وەزعێکەوە ئێستا نەخۆشی ناوەندی عێراق و نەخۆشی باشووری عێراق هەموو سیقەکی زۆریان هەیە بە دکتۆرەکانی هەولێر و زۆر نەخۆشمان لۆ دێ و ئێستا نەخۆشم داخل کردێ لێرە هی بەغدا و هی بەسڕە و جیانە سیقەیان زیاتر بەمەیە لە دکتۆرەکانی خۆیان ئەوەش فەخرێکە لە بوومە بەتەکیدی بێگومان شانازی دەکەین لەبەر ئەوەی ئەمە بەبێ تەحەیوز ئیشیان بۆ دەکەین بە ئیخلاص و ئیشیان بۆ دەکەین و هەموو دکتۆرەکانی ئێرە زۆر زۆر بە دڵخۆشی و ئیشەکەیان بۆ دەکەن بۆیە سیقەیان زیاتر بێرێ